باریدارایی و ظروفی کوردستان کە ئێستا تێکەوتووە جیاوازی تەمەنی هاوسەرەکان بوونی جیاوازێکی سۆر لە تەمەنە بوونی ئەوروپا گەنجان ئەڕۆم بۆ ئەوروپا هاوسەرەکانیان جێڵن ئیتر ئایا هاوسەرەکە خۆی یاخود کە سوکارەکەی ڕێگەنیان کە ئەم چاوەڕێی پیاوەکە بکاتە ئاگاڕێتەوە و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمانە گرنگترین هۆکارن ئەبینی کەسێک کچێک یا کوڕێک جارێ مەسئولەتی ژیانی خۆی نازانێت جارێ خۆی سەرەتایە خۆی پێناژەندرێ جانە خواستە بکەوێتە ناو ژیانێکی هاوسەریەوە ئەو کاتە هەموو ئیلتیزاماتەکانی ژیانی فەرقەکە لە ئیشکردن لە بەڕێوەبردننی ژیان لە بەڕێوەبردننی ژن و مناڵەکەی یا ئەبینی کوڕەکە یا کچەکە خوێنکارە خوێنکاری زانکۆ یان خوێنکارێکی لە خوێندنگاکانە کە ئەبینێ لەو تەمەنە زەواجێکی ئاها چۆنەڵی لە پڕا ئەکات دوای ئەوە کە تەمەنەکەی بەرەو سەروتر ئەڕوا هەز بە نەقسەکانی ژیانیەکە من بۆ هاوسەرگیریم لەگەڵ فڵان کەس کرد یا ئەوە تا فریای خوێندنەکانی ناکەوێت فریای ئیلتیزاماتەکانی ژیانی ناکەوێت ئەمەوە ئەکا ساردبوونەوەیەک لە ژیانی هاوسەری دروست بێت کە ساردبووە نەتیجەکەی جیابوونەوە بێ یان بوونی کێشە و ناکۆکی نێوانیانە بێت قوربانی سەرەکی بەڕێی من هەموویەتی پیاو قوربانیە ژن قوربانیە مناڵ قوربانیە بەڵام ئەگەر بێت و سەیری ظروفی وڵاتی ئێمەکەی لەبەر ئەوەی کە پیاو مسەیتر لە ژیانە ئەکرێ کاریگەریەکان کەمتر لەسەر پیاو دیاریبا لەسەر ژن و مناڵەکە بەس بە ڕێی من ئەگەر ڕێی من بە شخصی وەرگری مناڵ لە دایک و باوکەکە زیاترێ بە زەحیە ئەبێ زەحی هەردوولان لەبەرەوەی کە دایک و باوکەکە کامڵ بووە کامڵ ئەهلێ بووە ئەتوانێت زەواج کاتەوە ئەتوانێت ڕێگەیەکی تر دەستنیشانکە بەڵام ئەم مناڵە تووشی پەرتەوازەیەکی ژیانە بێ لە نازی دایک و باوک بێبەری ئەبێ یاوەخود ئەگەر بێت و مشاهدەش هەبێ بینینی مناڵەکان هەبێ هەر نەقسی لە ژیانە دروستە بێت لە دوای ئەوە ئێمە ئەچین بۆ توێژەری کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی چەند جار قسەیان بۆ کات چەند جار ئەیانێنێتە سەر ڕێگە ئەمە ژیانی ئێوەیە بۆی کە ئەم ژن و پیاوە بگەڕێنە لای یەکتر بەڵام زۆر جار ئەمە بڕیاری خۆیانە کەسی تر ناتوانێت داخۆری ژیانیان بکات وە زۆر جار ئەو شتانەی کە خۆیان ئەیزانن فاردەور نایزانێت زۆر جار هۆکارەکان ئەشارنەوە ئێمە چەند هەمە حاوەلان لەگەڵا بکەین لەوانەیە کە وێتە بەلای من بڕیاری سەڵەسەی یابێ لەسەر جیابوونەوە هۆکارە کۆمەڵایەتیەکانیش کامە بۆ خۆمان هەمومان ئەزانین ئەم کەسانە هێشتا خۆی مناڵە نەیتوانیوە خاوەن بڕیار بێ متمانەیەکی تەواو بە کەسایەتی خۆی دروستکە لەبەرەوە کەسی سێم زۆر بە ئاسانی ئەتوانێ مداخلە لە نێوان کێشەکانیان نابکە لە نێوان بڕیارەکانیان نابکە لە نێوان بۆچوونەکانیان بکە کامە جاری کەوای لێت دابڕانێک یا پەیوەست نەبوونێک لە نێوانیانە دروست دەبێ مەش بۆ خۆی جاری کە بێتە هۆکارێکی سەرەکی بۆی ئەو دوو تاکە لە یەکتری جیابوو بنەوە چونکە ئەگەر دوو کەس خۆیان متمانەیان بەیەک بێت ئەتوانن هەندێک شت ببورن بۆ هەندێک شتی تر بەڵام کە متمانە و قەناعەتەکە لە نێوانیانە نەبوو کەسی سێ هەم هاتە بینیانەوە مداخلەی ژیانەکەی کردن دابڕانەکە ئاسانتر ئەبێ بۆ ئەوان هۆکارێکی و هەمومان نەزانین ئابووریە کە ئابووری یەکێکە لەسەر چاوەکانی ژیان یعنی بۆ خۆی ئەگەر ئێمە زەواج بکەین بە سێپایەک یەکێک لە پایەکانی ئابووریە وەکو کۆمەڵایەتەکەمان باس کرد ئابووریەکە چەکێکە لە پایەکانی زەواج ئێمەش ئەزانین ئەم ئەزمە اقتصادیە بەرۆکی هەموو خێزانەکانی گرتوۆتەوە تاک بەتاکی بە نێر و مێوە بە گەنج و پیرەوە بە مناڵەوە ئەگەر بە تەمەنەکان بتوانن بەرپرسیارەتێک بگرنە ئەستۆ لە شت ببورن لەوانەیە گەنجەکە وکو باسمان کرد حەزوو ئارەزوویەک بۆ پێکەوە ژیان لەوانەیە نەتوانێت بەرگەی ئەم هەموو ئەزمە اقتصادی و بێکاری بکە کە لە ناو کۆمەلگایە هەیە تاکە هۆکارکەی گەڕێنێتەوە بۆی جابێتەوە بە تەکید یعنی هەر ئەگەر لە ڕووی دەرونیەوەی سەرەتا ئێمە سەیری بکەین کاریگەریەکی نەرێنی لە ڕووی دەرونی تاکەکانەوە دروست ئەبێ کە بێ متمانەیەک لە نێوان تاکەکانە دروست ئەبێت لە نێوان خێزانەکانە دروست ئەبێت تۆ ئەم دوو کەسە خۆ بە تەنها خۆیان جیا نابنەوە دوو خێزان جیا ئەبنەوە یعنی کێشەی کۆمەڵایەتی لەناو کۆمەلگایە زیاتر ئەبێت ینی دەلالەت بەوە لەوانەیە بگاتەوەی تونند و تیژی بگاتە کوشتن بگاتە تیرۆرکردن بینی ویشمانیانی زۆر جاژن و پیاوەکە وستویانە لە یەکتی جیابنەوە بەڵام لە نەتیجە دەرئەنجامەکەی کە بیستومانە یەکێکیان هەوڵی یاوە ئەویکەیان بکوژێکێکیان هەوڵی یاوە تونند و تیژی بەرامبەر ئەو بکە دوو خێزان دابرام کەواتە کاریگەریەکی نەرێنی زۆر خراپ هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی کۆمەڵایەتی و لەسەر تاکەکانی کۆمەڵگا دروست دەکات ئێمە ئەتوانین کۆمەڵێک ئەرک و فەرمان لە ڕێی وەزارەتی پەروەردەوە بیگەێنین بە هەرزەکارەکانمان کە نەوعەنمە تێیان گەێنین کە زەواجی پێشوەخت چەند کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان و لەسەر تاکە کەسەکە بێ کامە بۆ خۆی کاریگەریەکی گەورەیە بێ اینجا سۆسیال میدیاش بۆ خۆی بەمبەر فراوانێ لە بەردەم هەموو تاکەکانایە لە نێوان هەموو خێزانەکانایە کاریگەریەکی زۆریە کە پێویستە جارێکی کەش ئەوەش ڕقابەیەکی بخرێتە سەر بۆی نەتوانی هەموو کەسێوا بە ئاسانی دەستی کەوێ
کەناڵەکانی ڕاگەیاندنی ژۆ کۆزانین دوو جەمسەرن توان جەمسەرێکی ئاشتەوایی بنەتوان جەمسەرێکی بە دیوەکەی کابن خراپەکەی کە ئەتوانن لە ڕێی سیمینارەوە لە ڕێی بەرنامەی تایبەتەوە لە ڕێی ڕاپرسیەوە ئیش لەسەر ئەوە بکەن کاتاک و چەند زەواجی پێشوەخت کاریگەری لەسەر تاکانی کۆمەلگا و لەسەر هەڵوەشانەوەی خێزانە بێت.